سڵاو ڕێزبووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاڕانی هاوکارم لە خزمەتەوەی ئازیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گواستنەوەی 4 بەندکراوی مەحکوم بە ئەعدامی کورد بۆ زیندانی قزل حەسار. پەیامی لاوانی شۆڕژگێڕی کوردستان سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی بەندکراوان. داخوازی کۆمیتەی سەرانسەری خوێندکارانی کوردستان بۆ مانگرتنی سەرانسەری. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی کرماشان و چەند شاری دیکەی ئێران. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. هێرشی هێزەکانی ڕەژیم بۆ سەر بەندکراوانی زیندانی قزل حەسار و کوژران و برینداربوونی 26 پەنابەری ئەفغانستانی لە بەلوچستان. درێژەی هەواڵەکان. گواستنەوەی 4 بەندکراوی مەحکوم بە ئیعدامی کورد بۆ زیندانی قزل حەسار. شەوی یەکشەممە شتی ڕێبەندان پژمان فاتحی، وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و محسین مەزلوم 4 بەندکراوی سیاسی کوردیان لە زیندانی ئێڤینەوە بۆ زیندانی قزل حەساری کەرەج گواستوەتەوە. بە پێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیم پاش دوایین دیداری پژمان فاتحی، وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و محسین مەزلوم لەگەڵ بنەماڵەکانیان هەر چوارەکەیان بە مەبەستی جێبەجێکرانی حکومەکەیان ڕاگوێزی زیندانی قزل حەساری کەرەج کردووە. پاش 19 مانگ بێخەبەری ئەمە یەکەم دیداری بنەماڵێ و 4 بەندکراوە لەگەڵ ڕۆڵەکانیان بوو. لەو دیدارەدا پژمان فاتحی پەیامێکی ئاراستەی بنەماڵە و خەڵکی کوردستان کرد کە مەزموونی پەیامەکە بەم شێوەیە: مەرگی من مەرگێکی شکۆدارە، شانازی پێوە دەکەم، جلی ڕەشم بۆ لەبەر مەکەن، دڵنەگەران نەبن و هاوسەنگەرەکانمە بێ شانازیم پێوە بکەن. ئەو ڕێگا پیرۆزە کە گرتوومەتە بەر دەمزانی تاوانی هەیە. شانی باسە کە هاوکات لەگەڵ ئەو هەواڵە شاری سنا بە تەواوی میلیتاریزە کراوە و هێزەکانی ڕژیم لە شەقامەکاندا جێگیر کراون. پشتیوانی دایکانی دادخوازی کوردستان لە بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام. ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندان دایکانی دادخوازی کوردستان لە چەند پەیامی ویدیۆییدا داوایان لە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی کرد حکمی ئیعدامی پژمان فاتحی، وەفا ئازەربار، محسین مەزلوم، محەممەد فەرامەرزی، ڕەزا ڕەسایی و مەجاهید کورکور ڕابگیرێت. بە پێی ویدیۆانەی بەدەستمان گەیشتووە دایە شەریفە، دایکی ڕامین حسین پەناهی، دایکی محەممەد حەسەنزادە، دایکی فایق مام قادری، دایکی میهران ڕەحمانی، دایکی ئارام حەبیبی و دایکی هیوا جانجان لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە چەند پەیامی ویدیۆییدا سەپاندنی سزای ئیعدامیان بەسەر 6 بەندکراو بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی سزای لە سێدارەتدانیان بوون. دایە شەریفە لە پەیامێکدا ڕایگەیاند: ڕامینی منیان لە سێدارەدا، هەزاران کەسی دیکەیان ئیعدام کرد، بەڵام ئێستا ئەم 4 بەندکراوە پێویستیان بە یارمەتیە و گیانیان لە مەترسی جددیدایە، با یارمەتی خۆیان و بنەماڵەکانیان بدەین. پەیامی لاوانی شۆڕژگێڕی کوردستان سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی بەندکراوان. ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندان لاوانی شۆڕژگێڕی کوردستان لە چەند پەیامی ویدیۆییدا خوازیاری پشتیوانی زۆرتری بنەماڵەی دادخوازان لە بنەماڵەی پژمان فاتحی، محسین مەزلوم، وەفا ئازەربار و محەممەد فەرامەرزی بوون. لاوانی شۆڕژگێڕ لە پەیامەکانیاندا دروشمەکانی ئەمە دوایین پەیامە: ئیعدام بکەی قیامە، مەرگ بۆ خامنەیی، نا بۆ ئیعدام و بەسیجی سپاهی داعشی ئێمە ئێوەیان بەرز کردەوە. وەڕایان گەیاندووە گەر حکمی ئیعدامی و 4 بەندکراوە جێبەجێ بکرێت ئەوە تۆڵەی خوێنی بە ناحەق ڕۆژاویانەکەینەوە. شایانی باسە کە مامۆستایانی ئاینی بانەش لە پەیامێکدا خوازیاری ڕاگررتنی سزای ئیعدامیە و 4 بەندکراوە بوو. داخوازی کۆمیتەی سەرانسەری خوێندکارانی کوردستان بۆ مانگرتنی سەرانسەری. کۆمیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان ڕۆژی یەکشەممە هەشتی ڕێبەندان لە بەیاننامەیەکدا خوازیاری مانگرتنی سەراسەری وەکو کاردانەوەیەک بەرامبەر بە ئەگەری ئیعدامی وەفا ئازەربار، پژمان فاتحی، محسین مەزلوم و محەممەد فەرامەرزی بوون. کۆمیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان ڕۆژ لە خەڵک لە سەراسەری ئێران داوای لە مانگرتنێکی یەکپارچەیان لە کاردانەوە بەرامبەر بە ئەگەری جێبەجێکردنی حکمی لە سێدارەدانی 4 زیندانی سیاسی کورد کرد.
کۆمیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوە مەدەنیانەیە کە لە بزوتنەوەی ژنجیان ئازادی و مەیدانی خەباتی خوێندکاریدا چالاکە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی کرماشان و چەند شاری دیکەی ئێران. ڕۆژی یەکشەممە 8 ڕێبەندانی 1402 خانەنشینکراوانی تامینی اجتماعی کرماشان و چەند شاری دیکەی ئێران دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕەواڵی هەر یەکشەممە خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، ئاهواز و شوش بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و ماعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی خوازیاری چوونە سەرەوەی ئاسیاغدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵە یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. ڕۆژی یەکشەممە حوتی ڕێبەندان هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی ئەمیر بەشات تەمەن 30 ساڵ لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی اطلاعاتی بۆکان بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ئەمین بەشات و ئەو هاوڵاتیان بە شێوەی نایاسایی دەست بەسەر کردو. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەمیر لە بەردەستانی. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری مەریوان. ڕۆژی یەکشەممە شتی ڕێبەندان کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی زانیار فەیزی بە تەقەی ڕاستەوخۆی سەرکردگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری ساوجی بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە کۆمەڵە کۆڵبەر لە سنووری ساوجی مەریوان کەوتونەتە بۆ سەهێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی وێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی زانیار فەیزی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرا. شانی باسەکە لە ڕۆژانی شەممە و یەکشەممە 4 کۆڵبەری دیکە لە سنوورەکانی سەقز، بانە و نەوسەوت پێکراون کە یەکێکیان بە ناوی مەنسوور محەممەد نژاد گیانی لەدەستداوە و 3 کۆڵبەری دیکەش بە ناوەکانی کارۆ، یادگار عەلیپور و پەیمان محەممەدی بە سەختی بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری و سیری. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی ئاغاجەری و دوورگەی سیری ڕۆژی یەکشەممە شتی ڕێبەندان لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، وەلانانی ئاسنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لە سەرکارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، گەڕانەوەی ئەو بڕاپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لە سەرهەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت و کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بەندکراوانی زیندانی قزل حەسار. ئێوارە یەکشەممە شتی ڕێبەندان گاردی سەرکوتی زیندانی قزل حەساری کەرەج هێرشی کردە سەر بەندکراوانی بەندی 4 و 5 کەسی بریندار کرد. بە پێی زانیاریەکان کاتێک گاردی سەرکوتی زیندان چۆتە نێوبەندی 4 زیندانی قزل حەسار، بەندکراوان دروشمەکانی مەرگ بۆ خامنەیی، مەرگ بۆ دیکتاتۆر و خامنەیی زەحاک دەتخەینە ژێر خاکیان بەرز کردوێتەوە. هێزەکانی ڕژیم بە باتۆم و گازی فرمێسکڕێژ هێرشیان کردوتە سەر ناڕازیان و وێڕایشکاندنی کەلوپەلەکانیان 5 بەندکراویان بریندار کردووە. دەستێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی قزل حەسار و بیرجاند. بەیانی یەکشەممە هەشتی ڕێبەندان حکمی ئەعدامی دوو برای بەلوچی بێشناسنامە بە ناوەکانی عارف و عاسف ئێسحاق زەهی لە زیندانی بیرجەند و بەندکراوێکی کوردی خەڵکی دەڕەشای ئیلان بە ناوی محەممەد ڕەزا قوربانی لە زیندانی قزل حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێی راپۆرتی هێرانە محەممەد ڕەزا قوربانی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر بە ئەعدام محکوم کرابوو. هەروەها عارف و عاسف ئێسحاق زەهی دوو برای بێشناسنامەی بەلوچ و خەڵکی زابۆل لە ساڵی 1400 هەتاوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر کرابوون. بەیانی یەکشەممە بەبێ ئەوەی دوایین دیداریان لەگەڵ بنەماڵەکانیان ئەنجام بدەن لە زیندانی بیرجاند ئیعدام کراون. کوژران و برینداربوونی 26 پەنابەری ئەفغانستانی لە بەلوچستان. ڕۆژی یەکشەممە شتی ڕێبەندان ئۆتۆمۆبیلی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی لە میحوەرەی سینوکان بۆ ناهۆک لە بەلوچستان وەرگەڕاو بەهۆیەوە پەنابەرێکیانی لەدەستا و 25 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی حالبەش کاتژمێر 2 دوانیوەڕۆی یەکشەممە ئۆتۆمۆبیلێکی تویتای هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی لە میحوەری
سینوکان ناهۆک کۆنتترۆلی لەدەستداوە وەرگەڕاوە. لە کامیان ڕووداوەدا پەنابەرێکی ئەفغانستانی گیانی لەدەستداوە 25 کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی 6 کەسیان ناجێگیرە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ژنانی کەنیا دژ بە تونندوتیژی. ڕۆژی شەممە حوتی ڕێبەندان هەزاران ژنی دانیشتووی وڵاتانی کەنیا لە نەڕەزایەتی بە کوژرانی 14 ژن لە ماوەی کەمتر لە 2 مانگدا لە شاری نایرۆبی خۆپیشاندانیان کرد. ئەو خۆپێشاندانە کە گەورەترین ڕێپێوانی ژنان لە مێژووی وڵاتی کەنیایە دژ بە دیاردەی ژوونکوژی بەڕێوەچووە. بەشداربووان جلێکیان لەبەر کردبوو کە ناوی ژنانی قوربانی لەسەر نووسرا بوو بە پەیامارەکان لە ساڵی 2016 زاینیەوە تا مانگی دەسامبری 2023 زاینی بەلانی کەم 500 ژن لە وڵاتی کنیا بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن پیاوانەوە کوژراون. دوایین کەس کچێکی خوێندکار بووە کە لەلایەن هێرشبەرانەوە دوای ئازارێکی زۆری جەستەی کوژراوە. بەڵام دەستگای قەزایە وڵاتە هێشتا نەیتوانیوە بە شێوەی کاراما بەرەنگاری ئەو دیاردەیە بێتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. شاد و کامران.